ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لە کەرکووک و ئیفلیجبوونی ئەنجومەنی پارێزگا بووەتە هۆی ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ پێگەی کورد لەو شارە لاواز ببێت لە کاتێکدا کورد زۆرینەی ئەو پارێزگایەیە. خەتای خۆمانە لە هەموو ڕۆکانەوە کورد خەتابارە لەبەرەوەی نەو برادەرانە هاتنەوە بتوانین محافظ هەڵبژێرین و کۆمەڵە شت ئەڵێ مەسایب القەومی عند القەومی فەواید و ئیتر ئەوەیە ینی ململانێ و سراعی ئەم دوولایەنە وای کردووە کەرکووک و کورد و کەرکووک باجێکی قورس بدەین. لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگا کورد خاوەنی 26 کورسیە کە دەتوانێت لە ڕێگەی ئەنجومەنەوە پۆستی پارێزگار بەدەست بهێنێتەوە، بەڵام ناکۆکی و ململانەی حیزبی ڕێگرە لە بەردەم بەدەستهێنانەوەی ئەو پۆستە. ئەم پۆستە بەشش پەیوەندی بە کوردەوەیە، کورد هەمی ئامادە نابێت لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا، بەشێکی پەیوەندی بە ئەندامانی ئەنجومەنە لە عەرەب و تورکمان کە وەکو پێویست ئامادە نابن، ئەوە کێشەکەیە. پێشتر زۆربەی پۆستە ئەمنی و ئیداریەکانی کەرکووک بەدەست کوردەوە بوون، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە زۆربەی کوردەکان لابراون و عەرەب و تورکمان لە جێگەکانیان دانراون. ئەو قەیرانەی بەسەر کەرکووکە هات نەیانتوانی پارێزگارێکی نوێ دابنێن، هەرچەنە کورد ڕێژەی کورسەکانی لە ئەنجومەنی پارێزگا زیاتر بوو، بۆیە ئێستا وەکو پارێزگان لەدەستداوە دەسەڵاتی ئەمنی و سەربازی و ئیداریشان لەدەستداوە بە بۆچوونی ئێمە لە هەڵبژاردنەکانی ئایندا ئەمە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ڕێژە دەنگەکانی کورد دەبێت، بە بڕای ئەمە 50% دەنگەکانی کورد لە شاری کەرکووکا لەدەستەدا. بەڵام لیژنەی ئەمنی بەس کتاب دێتەوە یەکەم بۆ کۆمەڵە شتینان نەکۆبنەوە کەم نەێڕن لە لیژنەی ئەمنیە بەشدار بم و لیژنەکان و مەجلیس هیچ دەورێکی نەماوە و هیچیش نییە تاوە کۆڵبژاردن یانێ وا بمێنێ فەرزی ئەمری واقع بکەن لە شارەکە و وی بیانوێ تعریبێکی تریان دەست پێ کردووە بە زۆر و کەم خەڵک دێنن و تەسجیلی شەکرێن و ڕەنگە بەشدارش بن هەڵبژاردنەکانە. لە دەستدانی زۆربەی پۆستەکان لەلایەن کوردەوە مەترسی ئەوەی دروست کردووە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەو پۆستانە بۆ لاوازکردنی پێگەی کورد بەکار بهێنرێن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.